نابی مامۆستادانا لێرن کە کۆمەڵە ڕوونکردنەوە لەسەر هەردوو کەسایەتی شاری سلێمانی هونەرمەندی شێوەکار کاک حەمەناشاد کە خۆی ناوی محەممەد حەسەن سابرا و لەگەڵ شاعیری ئازیز کاکە کورد و عەبدوڵڵا هەندێک ڕوونکردنەوە بۆ ڕاگەیاندنەکان بین هیوادارین وەکو خۆی بڵاو بێتەوە وەکو خۆی بگاتە بینەرانیش. سەرەتا لەسەر کاک حەمەناشاد قساکەین. کاک حەمەناشاد بەداخەوە بینیمان کە لە هەندێک تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەگەڵ ڕاگەیاندنەکان قسە لەسەرەوە کرا ناشاد بێدانەیە و بێشوێنە و کەسایەتێکی جوانی وەکو ناشاد چی بۆ کرابێ. وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە تایبەت بە ڕێبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی کاک حەمەناشاد بە پێم بەڵگانەی کە لە بەردەستی منایە یەکەمین جار لە 31 دەی 2015 لە سەرویستی خۆی برایە ماڵی بە ساڵات چوان و لەوێ مایەوە هەموو سوودمەندێک یەک ژووری پێدەدرا ئەو دوو ژووریشی پێدرات ژوورێک بۆ کاری شێوەکاریەکەی و ژوورێکیش بۆ خۆی کە حەوانەوەی تیابێت و هەموو پێداویستی کاری شێوەکاریەکەی لە ژێر ڕاستپاردەی جەنابی وەزیر لەو کات و هەتا ئێستاش بۆی دابین کرا. ئەوە بوو خۆی لە سەرویستی خۆی لەسەر لە 22/5/2008 دابڕانی بۆ کرا لەبەرەوەی بڕیاری دابچێ بۆ دەرەوەی وڵات بۆی بۆ چارەسەری نەخۆشی ویستی بڕوات. ئەوەی پێویستی بوو ئێمەکو هاوکاری پشتیوانی تەنانەت پشتیوانیشمان بۆ کرد بۆی کە کۆتایی ڕاژەکەی بۆ بکرێت لە وەزارەتی ڕۆشنبیری چکا کارمەندیەوێ بوو و ئەو پاداشتە ساڵانەی پێویستی بوو لە ڕێگەیەمەوە کارەکانی بۆ کرا وەریگەر و خۆشبەختانە دوای ئەوەی سەفەری کرد جارێکی تر لە 15/6/2021 کە گەڕایەوە بۆ جاری دووەم جارێکتر هاتۆ ماڵی بە ساڵاتچوانێمە پشتیوانی و هاوکاریمان کرد و شوێنمان پێدا لە سەرویستی خۆی داوای کرد لە جەنابی وەزیر کە بچێتە شاری هەولێر و بچێتە ماڵی بە ساڵاتچوانی ئەوێ. ئەوەشمان بۆ کرد بەڵام چەند ڕۆژێکی کەم لەوێت مایەوە خۆی نەگرت و هاتەوە بۆ سلێمانی. کاتێک کە هاتەوە خۆی داوای کرد دابڕانی بۆ بکەین لە ماڵی بە ساڵاتچوان حەزەکە بچێتە دەرێ و دەویست ژیانێکی ئاسایی خۆی بکات. ئەمە لە سەرویستی خۆیەتی و هەمووی بە پێی نووسرا و تەنانەت ئیمزای خۆشی هەیە. بۆیە لە دوایین جار کە گەڕایەوە لە سەرویستی خۆی دوای سەفەرەکەی هەولێری کاتەوە دابڕانی بۆ کراوە لە ماڵی بە ساڵاتچوان و لە ماوەی بوونی لەناو ماڵی بە ساڵاتچوانی سلێمانیە بەسپاسەوە بۆ ستافی ماڵی بە ساڵاتچوانیش لە بەڕێوەبەرتا ستافەکە دوو جار پێشانگای بۆ کرایەوە و ئەوەی پێویست بوو بۆی کرا. ئەمە سەبارەت بە کاک حەمەناشاد بۆی زانیاری بێ بۆ بینەران و بۆ ڕاگەیاندنەکانیش. سەبارەت بە کاک کوردۆ بەداخەوە ئەویش بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە میدیاکانەوە زۆر جار بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک هەندێک شت بە ناڕاست و بە شێوەیەکی نادروست بڵاو کرایەوە لەسەر داوای خێزانەکەی خۆی بە تایبەت کچە گەورەکەی ئەم کۆنگرێ ڕۆژنامەنووسیەی کە تایبەت بوو بە کوردۆ ئەنجامدرا لەبەرەوەی کە کوردۆ زانیتان هەبێت وەکو ڕاگەیاندنەکان کوردۆ ئێستا لە بارودۆخێکی زۆر باشایە هەرچەند لایانی دەرونی ئەو کا کوردۆ زۆر ناجێگیرە و بەهۆی ئەوەی کە باری تەندروستی باش نییە ئێستا چارەسەر وەرەگرێ. هیوادارم لێرەوە ئەیڵێن بەناوی بنەماڵەکەشەوە کە داوایان کردووە کە تکا ئەکەن لەمە دووە ڕاگەیاندنەکان یان کەسایەتی یان هیچ میدیایەک هیچ زانیاریە لەسەر کوردۆ بڵاو نەکاتەوە بە ناڕاست چکە سکاڵا تۆمارەکەن و ئەگەر هەر شتێک هەبێت کچە گەورەکەی کوردۆ ئاگاداری هەموو شتێکە و کوردۆ ئێستا خۆشبەختانە لە دوای ئەوەی کە وەزارەتی کار ئاگادار کرایەوە جەنابی وەزیر خۆی هاتە سەرخەت و من و برای بەڕێزم مامۆستادانا ڕاست پێداین لە سلێمانی کە چاودێری وردی کوردۆ بکەین و کوردۆ خۆشبەختانە ئێستا خراوەتە ژێر چارەسەر و چارەسەر وەرەگرێت. هیوادارین لە داهاتوێکی نزیکا بە تەندروستیەکی باشەوە ئیش بگەڕێتەوە ناو خێزانەکەی و بتوانین لە ئەو بارە دەرونیە کە ئێستا ناجێگیری هەیەی ڕزگاری بکەین و چارەسەری بۆ بکەین. ئەوەی کە لە کۆتاییە ماوە بیڵێنەوەیە کە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەک بەڕێوەبەرایەتی چاودێری سلێمانیش و هەموو خانەکانیش لە ڕێنمایی جەنابی وەزیرەوەیە کە هەر کەسێک بە ساڵاتچوو بێ یان هەر کەسێ بێ کە بێلانە بێت ئەوەی بە ئێمە بکرێ بۆ هاوکاریکردنی درێغی ناکەین و هیوادارین لێرشۆ ئەیڵێنەوە ئەمەیان وەکو داواکاریەکی خێزانی کوردۆیە
تکا ئەەکەین هیچ زانیاریەکی چاواشەکارانە لەمە دووە لەسەر کوردۆ بڵاو نەبێتەوە بە پێچەوانەوە خێزانەکەی سکاڵات تۆمارەکەن چکە کوردۆ زۆرێک هەواڵ لەسەری بڵاو کرایەوە ئەویش هەمووتان نەزانن کە ئەویش خاوەنی خێزانە و دووکش و کوڕێکی ئەوانش پێیان ناخۆشە هەندێک زانیاری ناڕاست لەسەر باوکیان بڵاو بێتەوە بۆیە تکایان کردووە کە ئیتر لەمە دووە هەشتێک بڵاوە بێتەوە با بە ئاگاداری خۆیان بێت بەڵێ ئێوە ئەم جارە لاوەی لێکەنەوە بکرێتەوە بۆ خانەی بەساڵات یان هەر هەڵبژاردنە خۆی ئێستای گرانی ئەوەیە بۆ بەشێک لە هونەرمەندانیش پاڵپشتیان کردەوەی کە جەلی بداین. بەڵێ بۆ زانیاری بەڕێستان کاک حەمەناشاد ئێستا لەلایەن شوێنێکەوە داڵدە دەدرێت کە ئێمە لەگەڵ ئەو شوێنە قسەمان کردووە ئەوان ئەڵێن لای ئێمەیە و لەگەڵ کۆمەڵی هونەرمەند تەنسیقمان بۆ کردووە کە ڕۆژانە کاری شێوەکاریەکات و ئێمە هەڵێن تابلۆکانی بۆ بفرۆشین و حەمەناشاد هەر کاتێک بیەوێ بگەڕێتەوە بۆ ماڵی بەساڵاتچوان ماڵی خۆیەتی و بە هەموو شێوێ هاوکاریە بین چی بێمەکرێ بەسەر چاو بەڵام کە لە سەرویسی خۆی داوای کردووە بچێتە ئەو شوێنە وە لە معمەلی جگەرەکە نامێنێتەوە لە شوێنێکی کەیە بەڵام هەموو شتێکی بۆ دابین کراوە بە پێی کە ئەیڵێن بێمە کاتێکیش خۆی داوا بکە بێتەوە ماڵی بەساڵاتچوانێ مەی خێنە سەر چاو سەبارەت بە کوردۆش کوردۆ بێلانە نییە بێ شوێن نیە ئێستا و بەڕاستی من لێرەوە دەستخۆشی سپاس بۆ کچە گەورەکەی و زاواکەی کە بەڕاستی زۆر پەرۆشانە بە تەندروستی کردەوە بوون و کات ئێمەش هاتینە سەرخە زۆر هاوکاری ئێمەش بوون و ئێستا کوردۆ چارەسەر وەرەگرێت من هیوادارم قەدەوە نەپرسێدا لەکوێ چی بۆ بکرێت لە جیاتیەوەی ڕاگەاندنەکان بڕۆین کوردۆ ببینین و بڵاوی بکەینەوە تکە ئەەکەین بە ئەوە بۆ سێندێ بەڵام دڵنیاتانەکەین هەشتێک ڕووبات ڕوونکردنەوەی تازەی بیوێت لەسەر کوردۆ لە داهاتووشە ئێمە لێرەوە ئاگادارتانەکەین. بەڵێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ هیچ ڕێکارێکتان نییە بۆی کە ڕێکاری پێویست لە کشێ و کەسانە فێکی دێتە بەر کە زۆر حاڵەتی بەڵێ بۆ زانیاری بەڕێستان وەزارەتی کار بە تایبەت تیمی شەویشمان هەیە کە دەرەچین بۆ ئەو شوێنانەی کەسێک بێلانە بێت کەسێک بێ شوێن بێت ئێمە بیبینە ماڵی بەساڵاتچوان یان مخانەکانی کە تایبەت بێ بە پێی یاسا و ڕێساکان بیگرێتەوە بەداخەوە هەندێک خەڵک ئەمانە بەکارێنن بۆی کە بازرگانیە بەم کەسە بێلانانەوەکەن من لێرەوە لە ڕاگەاندنەکانەوەی بڵێم و ئەمە ڕێنمایی خودی جەنابی وەزیرە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە کەسێک گەبینین بێلانەیە بێ شوێنە تیمەکانی ئێمە ئاگادار بکەن و ڕاگەاندنەکان تکە ئەەکەین بە دوواداچوون کە نەگەک لایانی شوێنەکە وەربگرن لایانی بەرپرسی ژوەر بگرن ئەگەر هاوکار نەبوون هەموو شتێکی بۆ نەکرا دواتر ئەتوانن ڕوو ڕاستیەکە پیشان بۆیە ئێمە لێرەوە ئەیڵین لە هەر شوێنێک کەسێکی بێلانە و بێجێگا بینن ئاگاداری ئێمە بکەن بەپی ئەو ڕێنمایانی کە وەزارەتمانایەتی ئێمە چەند بتوانین لە چوارچێوەی یاسای هاوکاریە بین. بەڵێ ئەوەی کە لەسەر کوردەوەترێ بڕواتان بێ پێشتریش کە بڵاو کراوەوە بەداخەوە کە یەک دوو کەناڵی ژەمەی کرد هەموو چاواشەکاری بوو ناڕاز بوو کوردۆ لە بارێکی دەرونی زۆر خراپایە تەنان لەو شتانەی کە ئێڵەت خۆی نازانێت چۆن ئێڵێت و چۆنیێتەوە زۆر جاشتی بیرەچێتەوە تووشی بارێکی دەرونی زۆر خراپ بووە بۆیە هەمومان ئەم سیما جوانانەی شاری سلێمانی تکە ئەەکەین با لە جیاتیەوەی کە ئەوە بڵاوکەینەوە کە دیوێکی ناشرینی هەم بۆ کوردۆش هەم بۆ خێزانەکەی بێ با بین بە شوێن چارەسەری ئەوە بگەڕین کوردۆ لەسەر شەقامە با جەنابەت وەک ڕاگەاندکارە بیت وەزارەتی کار خێزانەکەی بڕۆ بە دوایە بچۆ کامتان چوون لەگەڵ خێزانەکەی قسە بکەن بزان وایە کوردۆ لە بارێکی زۆر خراپا بوو لەژێر فشارێکی زۆر تا گەیانمانە ئەوەی بڕیار با چارەسەر وەربگرێ خۆشبەختانە ئێستا چارەسەر وەرەگرێ و تەندروستیشیش زۆر باشە بۆیە ئەوەی کە لە پێشتر بینیتان لەسەر شەقام بوو کۆمەڵێک شتەکانی ناڕاز بوو بەڵێ ئێمە بۆ زانیاری بەڕێستان وەزارەتی کار بە تایبەت تیمەکانی ناو ماڵی بەساڵاتچوان و بەڕێوەبەراتی چاودێری هەفتانە شەوێک دوو شەو دەرەچین بۆ هەموو شەقامەکانی سلێمانی و زۆرێک لەو خەڵکانەمان بردوتە ماڵی بەساڵاتچوان و هەندێک هەیە هەر نایەت
خۆی نایەوێت بۆ کارەکەی لەسەرەوەیە کە لەسەر شقامە خەوی ئەمێنێتەوە خەڵکێک هاوکاریەکە لە هەنی دارایی بۆ خۆی پیاکە بۆیە من لێرە بەڕاگانەکانم لە هەر شوێنێ بەڕێزت هەچ کەسێ لەوانە ئەبینی من ئاگادارکە و من لەگەڵ لە خزمەت جەناب تا بینێمەوەکو تیمی وەزارەت کە خودی بەڕێز ئێمە یاری کردو من و مامۆستادانە لە خزمەتان نابین ئەچین بە دوواداچوونی بۆکەین بێتە ماڵی بە ساڵاچوان ئەگەر بەپێی یاسا و ڕێساکان شمولی بکە ئەیخێنە سەر چاومە ئەوە دەبێت کە سوکاریان سکاڵاتۆ مارکە من وەکو لایەنێکی وەزاری من ئەو ناتوانم خزمەتی بکەم من ئیشی من نییە تۆ ئەگەر ڤیدیۆیەک لەسەر کەسێکی ئازیزت بڵاو کرایەوە من بێم سکاڵا بکەم تۆ دەبێت سکاڵاکەی ئێمە پشتیوانی دەکەیت کوردۆ و هەموو کوردۆکانی کەش دڵنیا بن لەوەی جەنابی وەزیر ئێستا هەموو خەرجی چارەسەری و هەموو ئەو شانەی پێویستێتی گرتوێتی ئەستۆی خۆی و هەر شتێکیش بۆ هەموو کوردۆکان نەگەرە و کوردۆیە پێویست بێت بە ئێمە بکرێت بە چاوەیکەین کوردۆ ئەگەر هیوادارم وابێت ئەگەر بەم شێوەیەکی ئێستا چارەسەر وەرەگرێ و کۆتایی بەو بارە دەرونیە ناجێگیری بێت و بەڵێن بات خۆی بڕوای متوانێ بە خۆی هەبێت بێتەوە سەر وەکو کەسێکی یاسایی هەموو هاوکاریەکەکەین و پشتیوانیەکەی بەڵێ